سەجادی لە وەسفی ئەحمەدی خانیا دەفەرموێ قەڵەم کە نووسی نەخشی زەڕکفتی شەیدای دەنگێ بوو کەوا ژنەفتی چیرۆک نووسەکان تا بەهۆ میرۆس لەبەرەو دەنگە بوون بە چیرۆک نووس ئەو دەنگە دەنگی نەوای خانی بوو شمشاڵی گیانی نەوجەوانی بوو بادەپەرستان سەرخۆشانی ڕاست قەتاری عاشق پۆلی چاوبەناز میر و شاریار بەگزادەی دیار فریشتە و پەری ئاغا و جوتیار ڕەواڵانی مەم کناچانی زین سەراپەردەکەی ئەمیر زەینەدین چەکۆ و عارفستی و تاژدین حەیزە بوون بەکر وەی شومەی بەکی ئەمانە هەموو کەوت نەخۆشخوانی بە تیشکی فیکری ئەحمەدی خانی ئێوارانێکی پاییز علادین سەجادی خولیای سەفەرێکی هەتایی لەسەردا لە پیرمەسوورەوە بەرەو بەربەتی سەرا ئاهاتە خوارەوە فایق بێکەس و عەبدوڵڵا گۆرانی بینی دەستیان خستە ناو دەستی پیرۆزبایی وەرگرتنی بڕوانامەی مەلاییان لێ کردو بەدەنگە نەرمەکەی خۆی دەمی خستە لای ڕووساریان و وتی سوپاستانەکەم ئازیزانم بەڵام من ئیدی شار جێ دێڵم و بەرەو پایتەخت دەڕۆم و لەوێ دەبمە مەلا بەڵام دڵم هەر لاتانە و بێ ئەم شارە ناژین بەم چەندێڕە کورتە بێکەس و گۆران بێدەنگێکی سیر لە ڕووساریانە دەرکەوت و وەک ئەوەی پەشیمان بن لە پیرۆزباییەکەی سەجادی بە ڕووسارێکی فریشتەییانەوە دەستی ماڵ ئاوایی بۆ بەرزکردنەوە و بەرەو سەرا ڕۆشت تا لەو سەری کۆڵانەکەون بوو گۆرانە بێکەس هەر لیان دەڕوانی و نقمی بێدەمی بوون بینەرانی خۆشەویستانی بەرنامەی قەلەندەرخانە فەرموون لەگەڵ ئەڵقەیەک و وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە یەکێک لە کەڵە پیاوەکان کەڵە نووسەرەکانی ئەدەبی کوردی کە بە بەرهەمێکی زۆر و بە هەوڵێکی زۆر و توانایەکی زۆرەوە خزمەتێکی زۆر گەورەی بە ئەدەبی کوردی بەخشیوە ئەویش مامۆستای گەورە مامۆستا علادین سەجادیە بۆ قسەکردن و لێدوان لەسەر نووسین و بەرهەمە ئەدەبیەکانی مامۆستا علادین سەجادی برای خۆشەویست کاک کامەران سوبحان میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی کاک کامەران هەروەها خات و کامیلیانە و سوودی بە ئامێری سنتور بەشدارە لەگەڵمانە بەخێر هاتی خات و کامیلیا لەگەڵ هاوکارم خەندەخان بەخێر بێ خاتون گیان بەخێر هاتی کاک کامەران بێگومان ئێمە وەکو نەریتێکی بەرنامەکە حەزەکەین کورتەیەک لە بارەی ژیان و سەرەتای ژیانی سەجادی و سەرەتای ژیانی ئەدەبی سەجادیەوە بزانین. سوپاسدانەکەم مامۆستا علادین سەجادی لە ساڵی 1970 لە عایلەیەکی ناوداری سەجادی لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە لە تەمەنی 19 ساڵی بۆ 20 ساڵی هاتوۆتە شاری سلێمانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە سنە لەدایک بەڵێ لە بنەماڵێکی ناوداری سەجادیەکان لەدایک بووە لە تەمەنی هەرزەکاری وەکو زۆرێکی تر لەو سەردەمەیە بۆ خوێندنی مەلایەتی هاتوۆتە شاری سلێمانی وەکو خۆشتان نەزانن سلێمانی مەڵبەندێکی گەورەی هەم لایەنی خوێندنی ئاینی بووە هەم مەڵبەندێکی گەورەی ئەدەبیات و ڕۆشنبیری بووە هاتووەتە سلێمانی لێرە مەلایەتی خوێندووە نزیکی 10 ساڵ بۆ 15 ساڵ لە سلێمانی ماوەتەوە ئیجازەی مەلایەتی وەرگرت وەرگ خۆشی لە پەخشانەی بیدایەتەکە خوێنتەوە پەخشانەی کە هەر بەڕێز خۆن نووسی بەڵێ لە کتێبی لە خەیاڵەوە بۆ خۆڵ لەسەر ڕشتی مرواری و علادین سەجادی نووسیومە دەست خۆش سپاس دەکەم لێرە ماوەتەوە پاش ماوەیەک کە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە یەکەمین
کاری مەلایەتی مامۆستا عەلادین سجادی کە ڕەنگە ئەمە خەڵک بەلایەوە سیر بێت لە بەغا بووە یەکسەر بەرەو بەغا ڕۆشتووە و ئەتوانم بڵێم یەکەمین مەلای کوردە و یەکەمین ڕۆشنبیری کوردە ئەو ساڵی کە مۆڵەتی مەلایەتی وەرگرت مامۆستا ئەبێ بە بەرپرسی یەکێک لە گۆڤارە هەرە گەورەکانی ئەدەب و ڕۆشنبیری کوردیش گۆڤاری گەلاوێژە یعنی مامۆستا عەلادین سجادی لە مانگی دەی 38 مۆڵەتی مەلایەتی وەرەگرێت لە سلێمانی پاش چەند مانگێکی کەم کە ئەچێتە بەغا لەوێ بەیانیان بڵێن لە مزگەوتە مەلایەتی ئەکات وڵێن 1939 چۆتە بواری ڕۆژنامە نووس ئەخ 38 ئیجازەکەی وەرگرتووە کۆتایی 38 وەرگرتووە پاش چەند مانگێک ئەچێتە بەغا لەوێ جگە لە مەلایەتی خەریکی خۆشتان ئەزانن خەریکی گۆڤاری گەلاوێژە وە زۆرێک لە نووسەر و ئەدیب و هونەرمەندە گەورەکانی کورد تا ئێستا جێگەی شانازی میلەتی کوردن لەو گۆڤارەوە دەرکەوتن و لەو گۆڤارەوە بەرهەمە ئەدەبی و ڕۆشنبیریەکانیان بڵاو کا کامەرانگیان پێش ئەوەی بینە سەر ئەو باسانی تر ئەمێ بزانم کێ کاریگەری زۆری هەبووە لەسەر عەلادین سوجادی کە کەسبی معریفەی لێ بکە پرسیارێکی دقیقە و پرسیارێکی زۆر وردە و من پێم وایە بۆ ناسینی عەلادین سجادی بەبێ ئەم پرسیارە بەبێ وەڵامدانە من پرسیارە ناتوانین لە عەلادین سجادی تێ بگەین عەلادین سجادی چەند وێزگێکی گرنگی معریفی لە ژیانی هەیە یەکەمیان بنەماڵەکەی خۆی کە سەردەمی لاوێتی بۆ لە ئێران دووهەم وەکو وتم لە سلێمانی هەروەکو خۆی باسیەکات لە سلێمانی ماوەیەکی زۆر ماوەتەوە کە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە کە کۆمەڵێکی زۆر ڕۆشنبیر و ئەدیبی گەورە لێرە بوون سێم وێزگە کە بە بڕوای من دیارترین وێزگەی ژیانی عەلادین سجادیە کە ئەویش ئەو فترەیە تا مردنی چەند ساڵێکی کەمی لە دەرکەی کە هاتوۆتە هەولێر و ڕۆشتەوە بۆ بەغا کاریگەری هەموو ئەو ئەدیب و نووسەر و ڕۆشنبیرانی کە ئەو سەردەما لە بەغا بوون و خۆشتان نەزان ئەو کاتە بەغا مەڵبەندێکی گەورەی بڵین کۆکەرەوە و شوێنێکی گەورەی کۆمەڵێکی زۆر لە نووسەر و ڕۆشنبیرانی کورد بووە هەتا دوای بەیاننامە 11 ئازاریش بەغا هەر ئەو مەڵبەندە گەورە بووە و دەیان نووسەری گەورە و دەیان ڕۆشنبیری گەورە لەگەڵ یابوون لەگەڵ مامۆستا عەلادین سجادیا بوون دیارترینیان مەسەلەن بەشیر موشیر کە ئەمە یەکێک بۆ لەو کەسانی کە لەگەڵ مامۆستا عەلادین سجادیا بووە پەیوەندی تونوتۆڵی زۆر تونندوتۆڵی لەگەڵ مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس هەبووە و کاریگەری گەورەی مەلا عەبدولکەریمی مودەڕیس دیارە بە حکمی ئەوەیە کە ئەو لە تەچەی شێخ عەبدولقادری گەیلانی لە بەغا ماوەتەوە ئەوە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە بالضبط یعنی من بۆیە ئەو پێشێکم باسکردەوە کاریگەری حتا لە ژێر کاریگەری مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە ڕەنگە خەڵکەمە نەزانێەوە بینەرانی بەڕێزی ژەمە نەزانن لە ژێر کاریگەری مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە مامۆستا عەلادین سجادی سەفەری بەغای کردووە خۆشی ئەڵێ عەلادین سجادی سلێمانی و کوردستان زۆر جیاواز بوو لە عەلادین سجادی بەغا کە چوویە بەغا بوو بە عەلادین سجادیی گەورە و مەزن کە بەشێکی زۆری بەرهەمەکانی لێو بڵاو کردەوە دیارەوەکو بەڕێزە باسی کرد زۆر شوێنی گۆڕیوە ئەم جێگۆڕکێیە هۆکاری چی بووە و کاریگەری چی بووە لەسەر عەلادین سجادی خۆی لەسەر نووسینەکانی خۆی ئەڵە دەڵێ من مێژووی هەموو داهێنەرانی کورد و مێژووی ئەدیبە گەورەکانی کورد دائیمە لەم شوێن گۆڕچیا بوون سەیری نالیکەن سەیری مستەفا بەجی کوردی بکەن و سەیری مەولانە خەلیدی ڕۆشنبیر مەولانە خەلیدی نەخشبەندی بکەن و سەیری حاجی قادری کۆیکەن سەیری پیرەمێردکەن ئەمانە بەردەوام گەڕیدە بوون گەڕاون بێگومان کا کامەران گەڕانی سەجادی و گەڕانی ئەو شاعیر و ئەدیبانە جیاواز بۆ لە گەڕانی کەسێکی ئاسایی یعنی واتە گەڕان بە دوای معریفەیە بە دوای زانستە بە دوای کۆکردنەوەی زانیاری زۆر دەربارەی ئەدەبیات و دەربارەی فکر و دەربارەی زانست بە دڵنیاییەوە جیاواز بووە بەڵام هەروکو ئاماژەشمان پێکرد پێشتریش لە پێش بەرنامەکەش ئاماژەمان پێکرد ئەو شاعیر و ئەدیبانی تری کوردیش کە سەفەریان کردووە ئەوان ژر گەڕامە بە دوای معریفەیە پیرەمێردی شاعیر خۆی ئەڵێ لە سلێمانی بە نەخوێنەواری ڕۆشتن بە کۆڵە معریفە هاتمەوە حاجی قادری کۆیی کە لێرە پێش ئەوی سەفەرکە لە ئەستەمبوڵ بژی بێت بڵێن دوای ئەوەی کە لە ئەستەمبوڵ بوو جیاوازە مەولانە خالیدی نەخشبەندی پێش ئەوی سەفەر کات و سلێمانی بەجێ بێڵێت و بگەڕێت جیاوازتر بۆ لەو مەولانە خالیدی کە سەفەری کردووە و علم و معریفەی بەدەستێنەوە بێگومان عەلادین سجادیش کە چۆتە بەغا کۆمەڵێک و ئاماژەمان پێیا کۆمەڵێ شاعیر و نووسەری گەورەی کورد لەو سەردەمان لێوە ژیابوون خۆش جوان ئاماژە پێیا مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و کورد عەرەبەکانی بزات دوایی باسەکەین لە بەرنامەکانەکە چێ لەگەڵ چیا بوو ئەوانە و جگە لەوەش بیرمان نەچێ مەلایەک
ئێمەی ناسین ناوی مەلا علادین سجادیە بەڵام دوایی لەوێ وەکو ڕۆژنامە نووسێکی گەورە دەرەکەوێت وەکو لێکۆڵەرەوەیەک دەرەکەوێت لە هەر هەمووی مهمتر وەکو مامۆسایکی زانکۆ کە زیاتر لە 15 ساڵ لە بەشی کوردی زانکۆی بەغاوانەی ئەدەبیاتی وتوتەوە. درێژە بە باسەکانمانەی پێمان خۆشە ئەو پەخشانە جوانەی لەسەر وەسفی مەولەوی نووسیوێتی کاک حەمید بۆمان بخوێنێتەوە ئەگەر خاتوون هاوکارمان بێ. بەس من بێگومان حەزەکەم لەسەر ئەمە چی بڵێم تەمان مێژووی ئەدەبی کوردی کە ساڵی 1952 مامۆستا علادین سجادی نووسیوێتی ئەمە هەوڵێکی تایبەت بوو بۆ نووسینەوەی مێژووی ئەدەبی کوردی یەکەم کەسیش بووە. هەرچەندە بە دوای ئەوە دکتۆر مارف خەزنەدار و دکتۆر سدیق بۆرەکەی کە ئەوانیش هەوڵەکانیان بەرزن لەخێتێ بەڕاستی بەڵێ ئەم ئەو دەواازەی شکان و ئەم یەکەم کەس بۆ کە هاتوتە پێشەوە حەزم کرد بەر لەوەی باسی مێژووی ئەدەبی کوردی بکەین من ئەم پەخشانەی زۆر جوانە بەلامەوە کە لەسەر مەولەوی نووسیوێتی حەزم کرد ئەو پەخشانە بە خۆشحاڵی و کامیلی هاوکارمان بێت. مەولەویەک کە لە دەمەدەمی زەردەپەڕی خۆراوادا لە ڕۆژێکی مانگی ئوردی بەهەشتا سەر لە تاقچەی مەغارەی خەیاڵات دەربێنێ و ڕوو بکاتە پانایی دەشتی سارایی بەرکۆساران و ببینێەوە خوانی زمڕوتی لەو دەشتەدا داخراوە دوکانچەی گەوهری پڕجەوهری گوڵاڵان خەرمانیان داوە هاژەی قەڵبەزەی شەتاوی بەفراوان لەگەڵ نەوای ڕۆحەفزای بولبولان تێکەڵاوە ڕەشماڵی پڕ لە ماڵی وەک ڕەشخاڵی وەنای ئاڵی ناو دەسماڵی دڵخوازان هەڵدراوە تیشتی ڕۆژ لەو دانجی ئێوارێدا لەسەر زەنگوڵی بەفر لەو بنارەدا وەکو ڕەنگی شاپەڕی پەری خەرمانەی داوە گڵۆب گڵۆب لە دڵۆب دڵۆپی ئەو بەفراوە بەڕیزە وەستاوە وێنەی بێوێنەی ڕۆژیان پیا ئاڵاوە ئەمانە هەریەکە بەڕەنگێ وێنەی دووبارەی ئەم زەمڕوت و گوڵاڵە و ڕەشماڵانە ئەدەنە دواوە. دەم خۆش کاک حەمیدگیان دەست خۆش هاتوونگیان. مامۆستاگیان یەکێک لە شاکارەکانی علادین سجادی مێژووی ئەدەبی کوردیە بەڕێزت چیمان پێڵێ لەسەر ئەمە؟ کاک حەمیدە و بەخشانەی خوێندەوە لەسەر مەولەوی شاعیر و من پێم وایە ناسنامەی مامۆستا علادین سجادیە و مامۆستا علادین سجادی خەڵکی تری زۆر دوای مامۆستا ئەم ڕێچکەی ئەم هەنگاویاننا بەڵام کەسیان وەکو علادین سجادی نین و من پێم وایە بۆ ئەوی علادین سجادی بناسی دەبێت مێژووی ئەدەبی کوردی بخوێنیتەوە. من هەر شتێک بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەرانی خۆشەویستی ژەمێ سەرنجام بۆ ئەو ڕاکێشە من لەم ماوەیە دوو کتێبم چاپ بووە یەکیان بەناوی لە خەیاڵەوە بۆ خۆڵ یەکیان بەناوی ساتێ پێش بیر چوونەوە بە هەمان ستایلی مامۆستا علادین سجادی بەڵام دیارە کە ئێمە ناگەین بە ئەو هەنگاوە گەورەی کە ئەو ناوێتی و زۆر کەسیش باسی ئەوەی کردووە کە پێشتر 50 ساڵ لەمەوە پێش زیاتر لە 50 ساڵ لەمەوە پێش مامۆستا علادین سجادی بەم شێوەیە باسی ئەدیبەوانەی کردووە ئەوەی جیاوازە لەوەی من و مامۆستایە من زیاتر خەیاڵ و ڕتمێکی دراماتیکی تایە لە ئیشەکەی منە ینی وەکو درامان نووسراوە بەڵام سەبارەت بەم کتێبە مێژووی ئەدەبی کوردی و زۆر لەم شاعیرانە کە ئیسا کاک حەمید مەولەوی خوێندووە پێشتر هەمومان مەولەویمان ناسیوە و هەمومان پێشتر حاجی قادرمان ناسیوە و هەمومان پێشتر وەفاییمان ناسیوە بەڵام لە زمانی مامۆستا علادین سجادیەوە جیاوازترە هەم زمان بە مەفهومە مادەکەی چەمکە مادەکەی کە زمانی نووسین و ئاخافتنە هەم بەو زمانی کە تەکنیکی گێڕانەوەی نووسینەکانە ئێستا ئێمە هەموومان ڕەنگە بزانین مەولەوی لەکوێ لەدایک بووە چەند شعری نووسیوە دیوانەکەی چی بووە شێوازی کەی چۆمە بەڵام مامۆستا وێنەی بە زمان وێنەی دروست کردووە کە من پێم وایە لە هیچ کام لە ئەو کتێبانەی لە دوای مامۆستا علادین سجادیەوە دەرچوون نەیانتوانیەوە بگەنە ئاستی مامۆستا و بتوانن مامۆستا تێپەڕێن زۆرە کتێبێک زیاتر لە 6 ساڵ لەمەوە پێش نووسرا بێت تا ئێستا لە مێژووی ئەدەبی میلەتەکان نەیتوانێت بەڵێ مامۆستا بێگەلەوە ینی وەکو زمانیش لەو سەردەما ینی پاراوترین زمانی کوردی هەیە بۆ سەجادی وەکو ئەو کتێبانی کە هێتی وەکو پەخشانانێک کە نووسیوێتی و زۆربەی بەرهەمەکانی بەڵام ئەوەی سەیرە بەلامەوە چەند مەلایەک لەو زمانە هەڵکەوتون بەڕاستی ئەمانە هەموو لە ئیجازی مەلایەتی و هەر بەوەکو مەلاش کاریان کردو وەکو کەسێکی دینداریش ژیاون بە درێژایی ژیانیان بەڵام یەکێک بوون لەوانەی کە بە نووسین و بە کتێبەکانیان پرسیینەتەوەیان و ڕوژانووە بەڕاستی گەورەترین خزمەتیان بەنەتەوەی کورد کردووە یعنی ئەو مەلایەنە ئێمە بۆ نمونە باسییان بکەین مەسەرەن ئەتوانین سەجادی خۆی نمونەیەکە لەوان
مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیسە، شێخ محەممەدی خاڵە، گەلێک کەسانی تر لەوانە. جیاوازی ئەو مەلایەنە مەسەلەن لەگەڵ ڕۆژگاری ئەمڕۆ مەلاکانی ئەمڕۆیە لای پرسیارێکی زۆر بەجێەوە پێم وایە هەموو کاتی بەرنامەکە بابەز هەوڵێم زۆر بە کورتی باسی کەم. من پێم وایە زۆر جیاوازەکان نێوان ئاسمان و ڕێسمانە و ئاماژەشم پیا مەلایەک لە سلێمانی مەڵبندێکی گەورەی ئاینی و ڕۆشنبیریە بێ مۆڵەتی مەلایەتی وەرەگرێت. یەکەم ئیشی ئەوەیە گۆڤارێک دەرەکات، گەورەترین گۆڤاری تا ئێستاش گەورەترین گۆڤاری مێژووی ئەدەبی کوردیە کە گەلای بەشە، یعنی دوای ئەوەی ئیجازی مەلایەتی وەرگرت. تەنانەت مامۆستا عەلادین سجادی جیاوازە لەو مەلانی کە جەنابیش ئاماژە پیا. بە نمونە بۆ باسەکەم، مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس خزمەتێکی گەورەی ئەدەبی کوردی کردووە و کەس ناتوانین کاری ئەو بکە. بەڵام هێندەی مامۆستا عەلادین سجادی باسی پرسی کوردبوون کاری نەکردووە. ڕاستە بەشێکی زۆری دیوانی شعری کلاسیکی کوردی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و کوڕەکانی زینوان کردوێتەوە. بەس مامۆستا عەلادین سجادی جیاوازەکەی ئەوەیە هەموو ڕەگەزەکانی ئەدەبی کوردی بەدەر لە میهنەی مەلایەتەکەی، پەخشانی کوردی، زمانی کوردی، مێژووی ئەدەبی کوردی، شعری کوردی، هەموو تەکنیکی کوردی، گرێچنی کوردی، ئەمانە هەموو کتێبی بۆ نووسیون. ڕەنگە ئەڵەم ڕەنگە پێویست بێ بە پیشەکەی خۆی کە مامۆستا عەلادین سجادی مامۆسای ئەدەبی کوردی بۆ لە زانکۆی بەغداد. ئەمە جیاوازێتی. ئەمە یەک جیاوازێکی تر هەر بۆی هینی وەڵامەکەی جەنابە بێ، هیچ کەم لە مەلاکان لەو سەردەمایە ئەوانەی کە خەریکی ڕۆشنبیریش بوون هێندەی مامۆستا کوردی پاراوی نەبوون. سەی ئەو کوردیە بکەزانە کەسیان ئەو کوردیان هەبووە. مامۆستا عەلادین سجادی زۆر گرنگی و بایەخی بە زمانی کوردیەوە. ئەگەر بە دێڕێکیش بە کورتی بڵم جیاوازی نێوان مەلاکان زۆربەی بەرهەمەکانیشی زمانی کوردی هەمووشی زمانی بەڵام جیاوازی لەگەڵ مەلاکان ئێساش مەلای ڕۆشنبیر و مەلای ئەوەیە ناتوانین ئێمە تەعمیم بکەین، بەڵام بەداخەوە دووشتن بەراورد نەگەشتوێتەوە هیچ کەسێک نەگەشتوێتەوە ئاستە و من پێم وایە من خۆم دیان مەلا ئەناسم ڕەنگە ڕۆشنبیر وانە ڕۆشنبیر بێن خەمی زمانی کوردیان بێ، بەڵام دەیانیشیان هەیە بەداخەوە تەکفیری ڕۆشنبیرەکان تەکفیری نووسەرەکان. ئەم ئەتوانین بڵین کە پێشەنگە ئەم پێشەنگە، بەڵام پیاوێکی وەکو مامۆستا عومەر ڕێشاویشە بۆ لەم سەردەما ژیاوە بەڕاستی ئەویش پێیە گۆ منەوەر بووە ڕۆشنبیر بوو، بەڵام بەداخەوە ڕەنگە بەرهەمەکانی نەگەشت بێتە. کاکامەران ئەگەر بینە سەر ژیانی کۆمەڵایەتی عەلادینی سجادی مناڵی هەبووە و ئایا مناڵەکانی باوکی کاریگەری هەبووە لە سەریان؟ بە دڵنیایەوە ئەوش بۆ دێکی زۆر دیاری مامۆستا عەلادین سجادی هەرچەند من بە وردەکاری ژیانی کۆمەڵاتی مامۆستا نازانم، بەڵام لە ناوی مناڵەکانیەوە و لە فۆرمی ژیانی مناڵەکانیەوە دەرەکەوێ مامۆستا عەلادین سجادی زۆر لەو باوکانە پێشکەوتوتر و مۆدێرنترە کە ئێستا ئیدعای ئازادی و ئیدعای ئازادی بڵێن ئازادی ژن و ئازادی کۆمەڵاتیەکەن. مامۆستا عەلادین سجادی زۆر لەو سەردەمەیە لەوان پێشکەوتوتر بووە، یعنی لەم سەردەما ئەو لەو سەردەما لەم سەردەمەی ئێستا پێشکەوتوتر بووە. یەک نقطە من حەزم کرد قسەیەک لەسەر ئەو بۆشاییە بکەیت کە لەناو ئەدەبی کوردیا ئەو پڕی کردوێتەوە. ئایا ڕێژەی ئەو بۆشاییە چەنە؟ پرسیارێکی زۆر بەجێ. مامۆستا خۆتان نەزانن لە مانگی 12/84 کۆچی دوایی کرد. مانگی 12/84 ئەو ڕێژەی کە مامۆستا کتێبی نووسیەوە، بەس کتێب، ینی سەرنجی جەنابتان و سەرنجی بینەرانیش بۆ ڕاکێشم. مامۆستا لە دوو گۆڤارە وتاری زۆر نووسیوە، هەم گەلاوێش هەم گۆڤاری نزار کە هەردووجیان خۆی بەرپرسی بووە. جگەلەوەی دەیان و سەدان وتار و محازەڕی زانکۆییشی ئامادە کردووە بەدەر لەوانە، بەس وەکو کتێبی چاپکراو کە سیاتر لە 20 کتێبی چاپکراوی هەیە. مامۆستا 5320 لاپەڕە کتێبەکانی 5320 لاپەڕن بۆ ئەو سەردەمە ئەکاتە لە 4 زیاتری کتێبی کوردی، یعنی هەتا ساڵی 1984 بەتاقی تەنیا خۆی لە 4 هیچ کەسێک لە مێژووی ئەدەبی کوردیە تا سەردەمی مامۆستا عەلادین سجادی جگە لە مەلا عەبدولکەریمی مودەڕیس هێندەی عەلادین سجادی کتێبی نەنووسیوە. ئەتوانین بڵێن بەپێی ئەو ڕێژەی بیلۆگرافیای کتێبی کوردی مامۆستا عەلادین سجادی و مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس هەردووکیان بەیەکەوە نزیکەی لە 12 کۆی کتێبی کوردیان نووسیوە. بەڵێ مامۆستاگیان، من پێم خۆشە بەخشانێکی تری جوانی عەلادین سجادی بخوێنمەوە کە لە وەسفی مەلای جەباریان نووسیوێتی. ئەگەر خات و کامیلیا هاوکارم بێ چاوەکانە گەش فەرموو. پیری مەیخانەی خەیاڵ شوناسە باد ئەنووشی لە جەرگەی خاسە، ڕشتەی مرواری قسە و باسیە، نەوای قومریا وێنەی ڕازیە.
بینی هەناسەی شنەی شەماڵە تێکەڵ بە بیری بەرزی خەیاڵە ئاسۆی جەباری لە نیمی شەودا ئەنوێنێ وێنەی مەلا لە خەودا بۆیە ناوبانگی جەباری هەیە چونکە شاعری وەک مەلای هەیە بیرە وردەکەی خۆراکی گیانە قسەی ڕەوانی تەلی کەمانە دەمخۆش هەندەخان زۆر سپاس کا کامەران یەکێک لە سیفەتەکانی تری مامۆستا سەجادی ئەوەیە کە کۆمەڵێک بابەتی ئەدەبی نووسیوێتەوە کە بەڕاستی ئەم جۆرە نووسینانە هی عەقڵێکی زۆر زۆر کراوە و عەلمانیشە بێتە سەر حەقیقەت وەکو ڕشتەی مرواری و وەکو کوردەواری و گەلێک شتی تر کە ئەمانە ئەکەنە ئەدەبێکی بێپەردە و هەموو دابوونەریت و فۆلکلۆر و ژیانی ڕاستەقینەی میلەتی کوردی نەقڵ کردوێتیایە وەکو ئەو چیرۆک و ئەو ڕووداوانەی کە بەڕاستی ڕوویان ناوە ینی نازانم ڕای تۆ بەرامبەر گەورەی مامۆستا عەلاءالدین سجادی لە ڕشتەی مرواریایە هەروکو جەنابە ئاماژوپیا و پێم وایە نەک هیچ مەلای هیچ کەسێک هیچ نووسەرێکی کورد جورئەت ناکات ئەو بابەتە کۆمەڵایەتی و ئەو بابەتە ئەتوان بڵم سۆسیۆلۆژیانە کە لە ڕشتەی مرواریە خراونەتە ڕوو بتوانێت لە کتێبی خۆیان بیخاتە ڕوو لەو سەردەما بوو ئەم سەردەمەش زۆر بۆ بابەتانە کە مامۆستا کە پێی وایە ئەم بابەتانە حەقیقەتی مرۆڤن و حەقیقەتی تاچی کوردن و حەقیقەتی پێگاتی کۆمەلگای کوردەوارین ڕاستە چیرۆکەکان لە ڕووی دەرەوەیانە پێکەنی ناوین و خەڵک پێی ئەەکەنێ و هەندیچان خەفەتە خۆی و هەندیچان بیرەکەیتەوە بەڵام لە عومقی بابەتەکانە بەڕاستی مایی لەسەر وەستان و مایی بیرکردنەوە و مای تێڕامانن. بەڵێ کاکەمەرانگیان ئەگەر بینە سەر بەرهەمەکانی عەلاءالدین سوجادی ژماری بەرهەمەکانی چەنەوە ئایا دەستنووسی هەیە هێشتا چاپ نەکرابێت؟ ئاماژەم پێە لە پرسیارەکەی پێشووتر تانە کە باسی ئەوم کرد تا و کاتێ مردووە بەس کتێبەکانی جگە لە وتارە بڵاوکراوەکانی لە ساڵ چواری کتێبی کوردی پێگەێنێ بەڵام مامۆستا زیاتر لە 20 کتێبی هەیە کەم 20 کتێبە من حسابم کرد 5300 ئەوە لاپەڕەیە ئەمە کتێبە چاپکراوەکانی بەداخەوە وەکو زۆری لە نووسەرە گەورەکانی تری کورد مامۆستا عەلاءالدین سجادی چەندێک کتێبی چاپبووە ڕێک ئەوەنەشی دەستنووس و چاپ نەکراوە و یا کۆنەکراوەیە کۆمەڵە وتاری زۆری لە گۆڤاری نزار و گۆڤاری گەلاوێژ نووسیوە و کۆمەڵک لە وتارەکانی لە محازەرەکانی لە زانکۆی بەغداد کە ئەمانە هەمووی دراسەن لەسەر زانستی زمان پێگاتەی زمان هیچی کۆنەکراونەتەوە من بیرمێ ساڵێکیان لە دەستگای سەردەم کارمە کرد ڕشتەی مرواریمان چاپ کردەوە و ڕۆڤارێکی تایبەتیشمان بۆ دەرکرد خێزان و بنەماڵەکەی باسی ئەویان کرد کە بەشێکی زۆری دەستنووسی مامۆستاوە بەشێکی زۆری وتاروشتەکانی کۆنەکراونەتەوە بەداخەوە تا ئێساش کەس خۆی بە خاوەنی نازانێت و ئەم میلەتە خۆی بە خاوەنی نازانێت و ئەو دەستگانی کە بەرپرسن خۆیان بە خاوەنی نازان ئەم شتانەی کۆکەنەوە بەڵێ کامەران بێگومان کتێبەکان زۆرن ئەوانەی سەجادی ینی کە ئەوانەی کە کەوتۆتە بەردەستمان تایسە وەکو کوردەواری چامەکەی نالی سالم هەمیشە بەهار ڕشتەی مرواری نرخشناسی یەکشت هەیە لە کۆتایی حەزەکەم باسی بکەم ئەویش دەنگی مامۆستا سەجادی کە ئەڵێن دەنگ خۆش بووە زۆرم پێخۆش بۆ پرسیارە کرد و من لەو کتێبەشما لە خەیاڵەوە بۆ خۆڵ باسم کردووە و پێم وایە لە ساتی پێش بیرچوونەوەش باسم کردووە هەژار مکریانی باسیەکە دەڵێ زۆر ئێوارەکە چوون بۆ مزگەوتەکەی مامۆستا بە تایبەتی عەسران بینی عەسران و ئێواران هەژار بە زمانە پاراوەکەی خۆیڵە لە کاتی ماڵ ئاوایکردنی خۆرا مامۆستا عەلاءالدین سجادی مەبینی بە تۆنێکی زۆر سحر ئامێز گۆرانی ئەوت و کۆمەڵە مناجاتی ئەوت و دەنگێکی بێئەنداز خۆشیە بووە ئەڵەن مامۆستا لە کاتی ئامادەکردنی ژمارەکانی گۆڤارین هەم نزار هەم گۆڤاری گەلاوێش زۆربەی ستافەکە حەزیان کردووە مامۆستا درەنگ بڕاتەوە وەڵە دوای ئیش گۆرانی بووتن دەنگێکی زۆر خۆشیە بوو مامۆستا عەلاءالدین سجادی ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی ڕەنگە خەڵکەم پێی بزانێ و من یەکێ لەو شتانی کە سەرنجی ڕاکێشام لەسەر مامۆستا عەلاءالدین سجادی ئەوانەی کە مامۆستا عەلاءالدین سجادیان لە نزیکەوە ناسیوە و دراسی بابەتەکانیان کردووە ئاماژە بەوە ئێن
جوانی زمانی نووسینی مامۆسا جوانی زمانی ڕێزمان و وشەسازی پەیوەستە بە گوێی مامۆسا عەلاءالدین سەجادیەوە کە گوێیەکی مۆسیقیەوە ڕەنگە خانم مۆسیقی بێ باشەوە بزانێت ئەو کەسانی کە گوێیان مۆسیقیە ئەتوانن باشتریش خەیاڵ بکەنەوە توانن باشتریش بنووسن جەنابیشت و خانمیش یەکی پەخشانێکتان خوێندوینی مامۆسا عەلاءالدین سەجادی من گومانمە بوو پەخشانە یا شعرە ینی هەستمە کرد ئەوەنە زمانەکەی پاراوە یەک بابەتی تریش پێوەوی سەجع و قافی کرد ئینجا من یەکشی تری ئەمە لە بیرم نەچێت یەکەمین دیوانی شاعیر گۆران عەبدوڵڵا گۆران کە شاعیری جوانی و شاعیری سیحی و ئەدەبی کوردیە یەکەمین دیوانی چاپکراوی کە شعرە دڵداریەکانی گۆرانە مامۆستا عەلاءالدین سەجادی لەسەر خۆی بۆی چاپ کردووە و مامۆستا عەلاءالدین سەجادی یەکێکە لە باشترین ئەو لێکۆڵێرەوانەی کە شێخ ڕەزای تاڵەبانی دیراسە کردووە خوێندنەوەی بۆ کردووە و تەنانەت ئەم عشقەی بۆ شێخ ڕەزا هێندە گەورە بووە کاتی مردنەکەشی لە تەنیشتی قەبری شێخ ڕەزاوە نێژراوە شێخ عەبدولقادری لە گۆرستانی شێخ عەبدولقادری گەیلانی بەڵێ لە تەنیشتی شێخ ڕەزای تاڵەبانیەوە ڕۆحی شاد بێت و هیوادارم ئەدەبی کوردی و ڕۆشنبیری کوردی زۆر نا بەس دوو پیاوی وەکو مامۆستا عەلاءالدین سەجادی دروست بێتەوە. کاکە مەڕەنگیان دیارە چەندێک باس لە مامۆستا عەلاءالدین سەجادی بکەین کۆتایی نایە و بە بەرنامەیەک تاو نابێ بەڵام دەرفەتی ئێمە هەرەوە نەبووە کە باس بکەین ئەمەوێت زۆر سپاسی ئامادەبوون بکەم زۆر سپاسی زانیاریەکانە بکەم کە پێت بەخشین دووبارە بەخێر بێ زۆر سپاسی خاتون کامیلیا بکەم دەست و پەنجە و خۆش وەڵامش ڕێگەمە سپاسی ئێوە بکەم سپاسی ئێوە خانم و سپاسی هەردووکتان و ئەو تیمە خۆشەویستی کە لە پشتەوە زۆر هیلاک بوون بۆ ئەم بەرنامەیە هیوادارم بە هەمومانەوە توانی بێتمان تەنانە بە مۆسیقی ئەو خانمە و ئەو ستافەش لە پشتەوە تۆزێک زۆر نا یەک تۆزی کەمیش بێت لە جوانی مامۆستا عەلاءالدین ئێمە زیاتر بەبەسمان بە بیرهێنانەوەی سەجادیە بۆی خەڵک دوای نووسین و دوای کتێبەکان کورد مافی خۆیەتی بەڕاستی شانازیگە کە پیاوێکی وا گەورە و عەلامەی هەبووە دەستان خۆش بێ سوپاسانەکەم زۆر سپاس ئازیزانی قەلەندەرخانە بە پەخشانێکی جوانی عەلاءالدین سەجادی لە وەسفی نالیا کە نووسیویەتی کۆتایی ئەهێنین بە بەرنامەی ئەمڕۆمان زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون لە ئاسمانی خەیاڵاتدا بازی بێپەروا لە زەویزاری نوکتەزانیدا سکەیەکی خۆشڕەوا زەوقی بە خاچی پاکی شارە زوور پشکوت و خۆشی بە چەشمەرزاری پڕنیگاری کوردستان دڵتین و شەیدا بە دوڕ و قسەی باسی بەرزەوە زانا بە گەوهەری معنای جۆرا و جۆری سەد تەرزەوە هەندێک قسەی ڕەوان و گەوارە وەک ئاوی ساف هەندێ وتەی ڕق و قایم وەکو تەلیسمی قاف هەندێکی شوشە نەباتێکە پێی ئەڵێن جیناس ئەمە بۆ لاف ئاوی ژیانی شیعری لە بادەی تەبعی ڕەوانە خواردوتەوە دەمار و فکری جوانی بە بۆنەی باخچەی ئەدەب بوژاندۆتەوە گیانی بەدەنگ و باسی گەلێ عیلمی بە نرخ گەشاندۆتەوە ئینجا بە نازەوە پێی ناوەتە مەیدانی شاعیرانم کەوتۆتە ڕەوتەوە